ما مستمع. عليكم السلام. اللهم صل على سيدنا محمد. كيف حال ما مستمع؟ ساتش تشكر لك السلامة يا أخو ممنون. كيف حال ما مستمع؟ سلامت بي يا أخوان. خير ما مستمع. وشو ده؟ والله دهات ملايكو. لايمن؟ بلى. أخي بيصير سافر ما مستمع خير بو. أخواي عزيز. هاتيما يقدو قصة بيكي. وبس تساو ما مستفرمو لخدمت مرسي أبردكي. أخواي عزيز. ويزناتي متنيا بو أوي بزانم. مسألة كي توبا بيجي بزيناكم. ما مستمع مسألة منو بابير. خذ ساق قال لي ما مستمع. من بهمش تبو بابير هات ما فيش ومسرتي بخينو كار لكار نترازي. بلام خود دزاني بابير كوتو تا عنادي دولي خوم دزانم سيريا كمو بتماي تولى سنة ما مستمع هاي في شيء كردي. عزيز. إيوا زيران يكترن. دبي وقت براوا بنقل يكتريدا. خوشويستي خوا پیغمبر صلى الله عليه وسلم لم باريوا دفرمي اوي ايماني بخوا وروج قيامت هبي با قدري زيراني خوي بقري بخوي ما مستاهل اگر بزيرانتي وقدر قرتن بواب زان تخسيري من كردي لقل وابي بذاتي خواي بسري او تاقه حسني خوا حسن اللي نستين بابير من السوارش خوش ترديه بلا منازم سيبكم لقل خوش منازم سيبكم باشا چی دەڵێ پێکتان بینمەوە و سلوحتان لە مابەیندا بکەم بۆ ئێش بە تۆ دەڵێم عەزیز چونکە لێت ڕادەبینم و بە قسەم دەکەیت والله نازم سیب لە مامۆستا نا هیچ مەڵێ هەنووکە وەردە دەچنە مزگەوت لەوێ لەگەڵ باپیری هەوڵ دەدەم پێکتان بینمەوە هەتا کەی ئەو مەسەلە ئەوها بمینێتەوە مامۆستا چۆنی دەفەرمووی باوابێ ئەگەر چی پێشوەخت دەزانم ماندووبوونی زەنامت هەمووی بە فیرۆ دەڕۆ لەگەڵ باپیر تۆ پیاوەتی خۆت ئیسپات بکە اینجا ئەویش کەیفی خۆیەتی من دەڵێم ئێوە برادر و ئاشنا یەکترن با کار نەگاتە ئەم ناخۆشیە و دڵحەزبوونە شتەکە وا ڕوویداوە چۆنی دەفەرموو باوە مامۆستا دەبا بڕۆین بڵێ فەرموو حەسەن تۆ بڕۆ ماڵ بابە بەدایک بڵێ بابە لەگەڵ مامۆستا مەلا ئەحمەد چ لە مزگەوت دەبڕۆ ڕۆڵە دەی دەبڕۆ فەرموو السلام عليكم. وعليكم السلام وبركاته. السلام ورحمة الله. ما مستبخير بخير بي وقت يا اخو السلام ورحمة الله وبركاته بخير بابا بخير جماعة إيما هموما مسلمانين وخلشي يق آواي بله واتا هموما وقبراواي دەبێ لەگەڵ یەکابی جا چ لە خۆشی و چ لە ناخۆشی کورد واتەنی شین و شایی دەستەوایی جا کەواتە وابزانم شتێکی زۆر موسیف و ناخۆشە ئێمە لە مابەین خۆمان نەتوانین گیر و گرفتێک جێبەجێ بکەین تا ئێستا ماوەتەوە بێ ئەوەی چارەسەر بکرێ حاجی بەخوای مامۆستا بەڵێ ئێمە ئەگەر لەگەڵ یەکە ڕاست بین و یەکترمان خۆش بێ و بەڕاستی برا یەکتر بین و بەرژەوەندی ئەو ئاوایەمان بوێ ئەوە بینمان وابزەم قەت تێک ناچێ و هیچ گیر و گرفتێک نییە چارەی خۆی نەبێ چیتان و جەماعەت ئەحمەد لە بابە ڕەحمە لە مزێ ئەوجا مامۆستا وەکو جەنابەت دەفەرمێ کە ئێمە خەڵکی یەک ئاواینەوە لایەکشین دەکەواتە ناوی خوای لێبینین با ئەبزانین برادەراتی و خۆشەویستیمان تا چ ڕادەشێ جەماعەت بەڵێ مامۆستا ئەمن دەزانم ئەنگۆ مەقسەدتان منە هەمیش تکاتان لێ دەکەم چیدی کە ئەو داوایان لێ مەکەن و خەزاڵەتم مەکەن ئەمن جارە چیدی لەگەر عەزیزی مەسرەتی ناکەم
چونکە هەمووشتان دەزانن مەسەلە مەسەلەی ئابڕووە و بەخۆشتان دەزانن ئەو مەسەلەیە چۆن چارەسەری دەکرێت دوایە ئەمن لەگەڵ عەزیزی خۆچم نییە نا باپی من لەگەڵتانیم لەو قسێ هەموو چارەکردنەک چارەکردن نییە ئەو چارەی تۆ بیری لێ دەکەیەوە ئەنجامەکەی لە ماڵوێرانی و دوژمنایەتی زیاتر هیچی بەدواوە نییە حەزیزیش خۆشەویستی هەمووانە دوای ئەو بە هەموو شتێک هاتە پێش هەر بۆ ئەوەی کار لە کار نەترازێ باپیر بە خودای مامۆستا ئەوە جەنابیشت لێرەی حاجی قادرە مامەجید سۆفی حەمەدەمی خەڵکی ئاوای هەموو لێرە ئەوە بابیشم لێرەیە ئێستاش باپیر هەرچی ئەمر دەکە من سەرم پێوە نییە ماڵی دەوێ بن پشتی دەوێ لە جیات بن پشتێک جوانی دەدەنێ زەوی دەوێ با بە شەربی زەویەکانی هەرەتێ با هەموو بۆ ئەو بێ بەڵام وابزان شتێکی زۆر ناخۆشە ئەم گیر و گرفتە لە مابەینمان ئاوا ببینێ تاکەی باپیر دنیا شەو ڕۆژێک نییە دوو تەماشاکە تێگەیشتی لە قسەی مامۆستا و ئەو خەکەی دەرمەچوو ئایی جەماعەت مامۆستا بەڵێ قسەی تو قسەی ئەو جەماعەتەی سەرسەرم و سەرچاو بەڵام تکاتان لێ دەکەم لە بۆ ئەو مەسەلەیە چیدی کە داوام لێ مەکەن و خەجاڵەتم مەکەن باشە سارە بەخۆم دەزانم کوی چارە دەکەم عەزیز مامۆستا حاجی قادر مامەجی سۆفی حەمەدەمی خەڵکی ئاوایی وازان من تەقسیرم نەکرد ناوەڵە بابە تەقسیر من ئەوەی لە بارمە ئەوەندەیە باپیر ئەوە لە تو ناوەشێتەوە حەقتە تۆ حەقی و ئێمە ناحەقی ڕووی ئەو هەتی وەڕژ بێ کە خۆشەویستترین کەسی لەو ئاوایی لە من دڵگیر بکەن لا حول ولا قوة إلا بالله والله هەر پێ لە شەرتی خوای بەدواتە بێم و لە هەر شوێنێک چەگەم کەوی پارچە پارچە بکەم بتکەم بەفەن بۆ هەموو کەسن لا حول ولا قوة إلا بالله إيه باشا تەکبیر بەخۆم دەزانم کو دەبی مامۆستا ئەمنیش ڕوادانانیشم بەدوایەمدا دەگەڕێم و تا دەیان دۆزمەوە بەخوای ها لە قولەی قافیش بی دەریان دەینم ئەو جا ئەو کاتی بەخۆم دەزانم تەکبیر کو دەبی ئەجای بە توزانە خۆدەوانیوە وانابی نا جا ئەم ئەنجامەیە ئەوەی کە من لێ دەترسام خوا سەلامەتکە تۆش هەندێزار نەزانم چۆنی کابرا هاتە داخوازی پێی وتی با شەڕ لە شۆ بێ نەک لە تۆ بێ هەرچەند زارت هەر دەگری بڵێ فقط هەرێ بدە و ڕازی بە نازانم بۆ ئەوها شەیتانی نەعلەتی سواری ملت بوو ڕێ کردی ئینشاءالله جارە یا رب ئینشاءالله خێرە دنیا دوایی سوور دەزانی کە سوارە و فاتم هۆردەگە یەکتریان خۆش دەویست ئێستاش بەجێ من دەکەی چاک بیر لە مەسەلەکە بکەوە پێش ئەوەی کارێکت لە دەست ڕوو بدە ببێتە هۆی ماڵوێرانی و تێکسوونی دوو ماڵ لەم ئاوایە باپیر هەبزانین کو دەبی مامۆستا وەڵا باپیر لە حزورت نەڵێم تۆ هەردەم پیاوانە بووی خەڵکی ئەم ئاواییە هەموو لێت ڕازین هەروەها عەزیزیش جا پیا و نازانی چ بڵێ و چ بکە خوا ئەما بەینتان سەهل آمین یا رب آمین خوا سبورێشی باەتە دلی باپیر یا ربی آمین یا رب گەورە و عەزەم بخۆی أري والله حقا ما برايم نروين بريه درم نروين بابا أو زمان مسا برخصة الأمدة شنو فرمو درون أري ولا أمنو ما برايم يا أخو بخيش الله عافيك يا الله يا الله أصلا ما برايم ديف برو برو دي برو دي برو ما برايم برو
ئاسمە چییە دیسان خێر بێخوایە خۆزیە لە تۆ دەگەیشتم و دەمزانی چی لێ دڵتایە هەتا تۆش ئایشماڵی وێرانم بۆ تۆش خەمی ئەم خەڵکە دەخۆی بەسە زمان بەرگەی چی دەگری برسێتی سەرما ڕووتی پێم ناڵێ تۆش لێ تێکچووە و جێگات لەق بووە دڵنیا بە نایڵین هەست بە هیچ شتێ بکەیت هەتا نانێک لە خوان ما بێ نیوەی بۆ تۆ ئێسمە گیان خۆ ئاوایی وێران نەبووە عزیز بەڵێ بابە خێرە کوڕم بۆ وا تێکسووی نازانم بابە سرم لێ شێوایە و خۆشم نازانم چی دەکەم هەموو ڕێیەکم لێون بووە وا بزانم مەسەلەکە هەر وەکو خۆی مایەوە بەتەمای چی لێبێ بەڵێ وەکو خۆی مایەوە باپیر حەقی خۆیت باپیر چی دەگوت ناموس شێکی کەم نییە هەرەوە لە پیاوەتی خۆی دەنگما پێ ناکە باپیر هیچ ناڵێ بابە هیچ ناڵێ تۆ بڵێ بەتەمای چی بێ بڵێم چی خۆشم نازانم بابە بڵێم چی ئێدە باشە مامۆستا مەلا ئەحمەد سۆفی حەمەدەمین خەرکی ئاوای ئەوان چیا کردەوە زۆران هەوڵ لەگەڵدا زۆر لە بەری ناورانەوە و پاڕانەوە وتیان مەسرەتی بکەن باشتەکە لێرە ببڕێتەوە بەڵام کەوتە ئینادی وتی خۆم دەزانم چی دەکە چۆن باپیر بەتەمای تۆڵەسانەوەیە بابە ئەوەیە ڕاستیەکە قەت باوەڕ ناکەم باپیر تۆی زۆر خۆشەوێ بۆ باوەڕ ناکەی بابە تۆش بێ لە شوێن ئەو دەست لە ئەژنۆدانانیش ناموس شتێکی کەم نییە باپیر ئەوەندە منی خۆش نەویست بە ئەو ماوەی بێدەنگ نەدەبوو کوڕم تۆش باپیرت هەر بە برای خۆت دانابوو جا موسیبەتەکە لێرێ بابە باشە چارە سنجاری چاوم پێ دەکەوێت لەناو بازە کۆڵانە وام لێ هاتووە ئاوایی تەرکەم هەموو شوێنێ تەرکەم ڕوو لە دەشت بکەم توانام نییە تەماشای کەم بەڵام چیم لێ دەستدی بابە یەک چارە هەیە چییە دەچم بە دوایان دەودایان هێنمەوە لە پاشان هەردوانیان دەدەمە دەست باپیرجا خۆی ویزدانی باشە ئەزانی لەکوێن دەزانم بابە دەزانم دێیەکە لەو دیوە لەگەر کێ دەچی بەتەنیا دەچم بابە لەگەر کەس ناچم بەتەنیا دەچم کەس لەگەر خۆم نابم تۆش ئاگاداری ماڵەوە بۆ ئاگەر لە حەسەن بێتە دێمەوە ئاگەر لە دایکی حەسەن بێ حەسەن دەبێت حەسەن نابم نا بابە حەسەن نابم حەسەن لای تۆ بەزی دەمینێت حەسەن چێوە بەرم خەمت نەبێ کوڕم دڵتان بە منوە نەبێ بابێەوەش ئینشەڵڵا هیچ نابێ ئینشەڵڵا بە سەلامەتی دێتەوە کوڕم دەی بابت بەمە ژۆرەدەی ساردە بەسەرە خۆ
نەکەویت. عزیز خێرە وا خۆت ئامادە کردیە چێوە دەڕۆی؟ واللهی ئامینە دەچمە دوای دەچمە دوو سوارە و فاتی. ئەو جە دەبی ئەتوو بزانی ئەو ئیشە باشبی خراپبی دەبی سوودی هەبی؟ هیچ چارەیەکی تر نییە غەیری ئەمانە بێ. من خۆشەویستی باپیر و برادراتی ئەو زیرانەتی باپیر بەم دنیای نادەم. لەم چارەیەش زیاتر نییە. بەڵام ئامینە شتێ هەیە. نامەوێت لای کەس بدرچێنی تا دەچم و دێمەوە. ناناکۆ دەڵێم قاتی خۆ من داڵنیمە. ئاخر توزانم ئەگەر دنیا بۆ خەڵکی ئاوایش پرسیان بڵێ چووتە ماڵە خەزوری تۆزەکاری خۆی هێو دێتەوە. ئەیدە باش. ئاگاداری حەسەنیش بە. نابی کو. نێری لە مەکتەب دواکەوی و بەیانیان زوو بەخەبەری بێنە باشە؟ باشە. مقەیەتی خۆتان بن. دەبڕۆم بەخێر چ. خوا حافظ. لەگەڵبی بەخێر چ. والله باپیر پیاو لەو ناوەی متحیر دەبی ئەگەر ئەتووی ئەگەر عەزیزە هەردووکتان برایە منە و چای منە وەڵحاصل ئەمە شیتما پێ ناکرێ. بەخوای حاجی قادر ئەمنی شەر وەکو ئێوە حەستم پێ کردووە کە عەزیز کەوتیتە ژێر باڵی خەمژینی پەژارەی و شەرمەزاری وەکو بیست توشمە ئەو دەیەوێ بە دوای براکەیدا بڕوا و بهێنتەوە. دیارە دەزانی لەکوێ؟ دیارە دیار وئیلا بەو تەڕوت و شەی بەو سەرما و سۆلەی ئەو دێ و ئەو دێ چۆن دەکا بەس دیارە شوێنەکەیان پێدەزانی. بەخوای جەماعەت ئەمنیش ئەوێ ڕۆژێ خزمەکمان هاتوچۆی ئەو گوندانەی ئەولایە دەکات. گوایە لەوێن دەرێ بەبەر گوێی کەوتبوو کوڕێکی ئەو گوندانەی ئەولایە کچێکی هەڵگرتێ و چوویتە ئەولای. ئەو جە نازانم. باشە باپیر نەیانگۆ چوونە کام دێ؟ بەخوای مام حاجی نابی یەک دوو دێهینا ئەمما بە تەواوی نەیگۆ کامە دێ. با بە سەد خۆزیا هەر لە ئەووەلی شتەکەتان ببڕاندایەوە. ئێستاش بەگوێ من دەکای مەسلەتێ بکە با کار لەوەی ئاڵۆزتر نەبی. ئەرێ وەڵڵا بەخوای جەماعەت مادام سوارە حیسابی ئابڕوو و جیرانەتی و خۆشەویستی منی نەکرد دەبێ منیش تێی بگەینم ئابڕووبردنی خەڵکی ئەوەندە ئاسان نییە. حەقە خەڵکی شەمووی ساحب غیرەت و شەرەفن. ئەگەر ئێستا کە ئەو دوور کەوتیتەوە دڵنیایە کە دەستی باپیری ناگاتێ ئەوە زۆر بە هەڵەدا چووە. بەخوای بەخوایە ها لە ژێر باڵی تێریش بیدەری دەینم ئەو جا ئەو کاتە خۆم دەزانم چی لێ دەکەم. وڵڵا با بەدەریت باپیر وا تو دەتەوێ بلیچە. بەخوای مام حاجی ئەمنی ژوا دانانیشم بە دوای دادەگەڕێم و تا دەیدۆزمەوە ئەو کاتە خۆم دەزانم چی دەکەم. ئەو بەڕاستە؟ بەڵێ بەڵێ بەڕاستمە ئەمنی ژوا دانانیشم دەبێ هەوڵی دۆزینەوەیان بدەم. باپیر ئادی حیسابی عەزیزی نەکردێت و مام حاجی ئەگەر عەزیز ئەمنی خۆش دەوێ دەبی لای من بەرنەدا. باپیر دەبی ئەوەی بزانی کە سوارە برایەوە. دەبێ ئەوەشت لەبیر نەچێتن مامەجید فاتمیش خوشکی منە. ئەگەر ئەمن لە خینی خۆم خۆش بم بە ئەیژوەک و من بی. نا بابەنا ئیشاڵڵا ناگاتە و ڕادەی. ئەرێ جەماعەت ئەوە مامەستا مەلا ئەحمەد و سۆفی حەمەد ئەمین نین بەرەوێرە دێن. وڵڵا وا بزانم هەوت.
يا أخو بخير بين يا مصطفى. بخير بين أحمد زمان. صوفي حمد من بخير بك. ما مزيد صوتوني. والله هي الحمد لله بس ما يخلى. أديته حاجة قادر. ما موصل الحمد لله قال باشي. إنت كم قلت يك مانية. تنها مسألة عزيز وبابي لك. بخواي حاجة قادر. آواي هم بو مسألة يدلتنقل. بابير. بەڵێ مامۆستا شتێکم بەرژێ کەوتۆ نازانم تا چ ڕادەیەک ڕاستە وتم با لە خۆت بپرسم باشترە فەرموو مامۆستا بیپرسە دەڵێن عەزیز بە دوای سوارەدا ڕۆیشتیە ئەم قسەیە ئەسلی هەیە بەخوای مامۆستا ئەمنیش بە بەرجێم کەوتیە ئەمە لە داچی منداڵانم گوێ لێ بن گوایە لە ژنانی ئاوایی گوێ لێ بووە عزیز چووتە لای ماڵی خەزورانی جا نازانم نا چونکە ئەم بەیانیە هەروە بە تەسادوف لای ماڵی عەزیز ڕەدبووم چاوم بە حەسەنی کوڕی کەوت پرسیاری باوکم لێ کرد وتی چوویتە لای مامم بۆی دەزانم هەوڵی هینانەوەی سوارەیتی مامۆستا مەلا ئەحمەد ئەمیش دەیەوێ بچیت چێ باپیر بەلێ باپیر تۆ بوو عەزیز ئەگە چوو بیت شەخسیەن دەزانم بۆچی چووە ئێوەش دەزانن کابرا شەرتی کردووە و هەردووشیان بیتەوە تەسلیمی تۆیان بکە چت گۆ حاجە قادر ئەوەیە قسە چوو بەخوای مامۆستا من گەرچی دڵنیام عەزیز بڕیارەکەی خۆی دەگەینیتە جێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەمەوێت خۆم پێشی عەزیز بیان دۆزمەوە ماندی نەبن خوافتە بەخێر بێ بەخێر بێ برا ڕۆژ دنیا خودافتان کە یا ڕەبی ئەرێ برام بەرێ کوڕە چوار لە تەمەنی 25 ساڵیدا
کچەکی وەها لە تەمەنی خۆی لەگەڵدایە نەتاندی تێ بەو ناوەیدا تێپەڕی؟ واللهی هیچ کەس ناوستە ئەم ناوەی بەو ناونیشانەی کەوت دەرێ. ناوەڵی باشە کاکە باشە مەمنون. برا بەڵێ بچۆ ئەم ئاوایی کە لە نزیک ئەو شاخەوەیە بەڵێ بەڵکو لێ شتێکت پێ دەڵێن. خۆ زۆر دوور نییە؟ ناوەڵە باشە بابە مەمنون. لاین گۆم خۆش بەخێرچاو. برم بەڵێ تۆزێ ئاگاداری خۆت بە ڕێگاکە هەندێک سەختە خۆنە خواستە بە دووساری شتێک نەبی. برا ڕێگاکە زۆر سەختە. باشە بابە باشە ماڵتان ناوەدان بی. بەخێر سەرچاو خوا ئاگادار بی. والله دوسێ مێگەری باش دەکڕین لەو ناوەی عەزەڵێمەکەم نا بەس نەکەی بەشی ئەوێداری بی ئەوێداری زۆر مەزرت کرد ئەو دارەمانێ قازات بکەین دیتە جارەکەی دیتمان بەسەرات ئەو لاغە چییە؟ خۆڕاقی نابینم مۆلوود قابلە چاوم ڕێشکۆ پێشکەی دەکاتن دەبیستی بی بکشینەوە کومان ڕێبوار بیتن خەریکی پشتیوانە ڕێبواری پێهێنە ڕێبواری چە ڕێبوار مۆلوود پێتەڵینەکە کە ساحەبی لە شوێمە والله نازانم کا ساحبی نادر وەرە وەتە ساحبی والله ڕاست بەکانێ والله دەبێ ما بێ داخۆی چ ڕێبوارێکە لێ جێماوە خۆ هەریە قوت و دارچغارە نییە. گورە بە زاتی خوای ئەوە قوت و دارچغاری عەزیزە. باشە دەبێەوە چی بەسەر هاتبێ؟ یا ڕەبی خوای هیچی بەسەر نهاتبێ.
هاتفی دەبی ڕوت کەوتبیتە کاملە ئەوەش نیشانەکەیە ها لە ترسی حاجی قادری نیشانت کردبوو نەوەکو لێ دوەربگری برا دەبی ڕوت کەوتبیتە کاملە چیت بەسەر هاتبێ یا ڕەبی خوایە حەزیت هیچی بەسەر نەهات بێت ئای هەوار حەیش چۆنێ بدۆزمەوە چۆنت بدۆزمەوە و کەوتیە کام لای سرم لۆچی هەڵگرم ئاوایی نەما لەو ناو سێ لە دوود نەگەڕێم دەبی ڕوت کەوتبیتە چێ باشە من چۆن بگەڕێمەوە ئاوایی چۆن بگەڕێمەوە ئاوایی بڵێم من عەزیزم نەدیتێ چێ پێم باوەڕ دەکا چێ پێم باوەڕ دەکا باوەڕ کورە وەڵڵا کەس پێم باوەڕ ناکەم بریا سەد بریای خوای ئەمن بامە نەک ئەتوو بریا هەر چاوەکانم چۆر بە عەزیز بەڵامە تو بزر نەبای دەبا ئەمن ون بامایە خوای گەورە خوای گەورە ئەو جارەش عەزیز چی بەسەر نەهات بی بە سەعغ و سەلامەتی بکەوتەوە بەردەستم ئەو جەهاتی دەبوو با ببی قێڕسیا کابراشی بەدبەختە وەرا تا ئێستا کەس خۆ لێ نەکردە ساحێب باشە چ بکەین لەوە دەترسێم لە زیاتی چاکە و پیاوەتیمان تووشی بینە و بەردەش بی بینە و بەردا بەیمەسی ما کردووە لە زیاتی چاکە و پیاوەتی ئەوەی لەسرم هەیە شتەکەمان چۆن دیوە ئەوها بیژێڕینەوە ئەگەر کەسێک پرسی نادر ئەمڕۆ شتیمان بەچ نەکرد بەیانی بیرێکی لێ دەکەینەوە بەخوا نادر
هەرچەندە زوو گەین بە ئەنجام هێشتا هەرکەمە خۆ ئەو بەستە زمانەشە لێرە نامینێتەوە هەر دەبێ بە زووتری کات بگاتە لای کەس و کاری. مولود بەڵێ مامۆژنە سورمێت چی نەوت؟ نەیدی باشترە باشترەکە لە بەینی خۆماندا نهێنی بێ خۆ تۆ لای کەس نەدرکاندووە ئەمن ناو منیش وەکو تۆ کچی خۆم تۆ لە ماڵی مامی خۆتی نامەوێ مطلقاً خۆت دڵگیر بکەیت. ناوەڵە مامۆستا خوا دەزانی لە ماڵی خۆمان پەرسترە بەڵام نازانم دەترسم. دەزانم دەترسی لە سوارە بەڵام غەمی سوارەت نەبی مادام من مەوجودم کەس نایەلم تخونتان کەوێت. مامۆستا بەڵێ کچی خۆم بۆ قسە ناکەی شەرم مەکە کچی خۆم من وەک باوکتم. وتم ئەگەر بە ئازێتی نازانی دەمێک بچیتە لای سوارە نەکەس بەتەنیایی بکات. ئەی بەسەر هەردوو ساوانم ئەمە پێوتنی ناوێ بەڵام بە شەرتێک هەر ئێستا دەم و چاوت جوان بشۆ جارێکی تر فرمێسک لە چاوت نەبینم باشە کچی خۆم؟ بەڵێ ئەمرێک زۆر چاکە. ها نادر. السلام عليكم. عليكم السلام ماندی نەبی. خدا بکە یاخوا. سکتە زۆر تاخیر بوو. هیچ نەکرد. یعنی چۆراغی تەک نەکەوت؟ ناوەڵڵا کوچ و ئاوا هاتمەوە. باشە لە کەست پرسی؟ ئەو ئاوایانەی ئەو دۆڵە هەموو گەڕام کەس خۆ لێ نەکردە ساحێ. سارە سارە ئەوەیە بەیانیەشی بنێرم دوو ئاوای مایە لەو دووبای شکوو بکەینە ئەنجامێت. نادر ئاخر لەم مەسەلەکەی ئەوەی نییە ئێمە وا بە شوێنەیی بە دوای بچین. ئێبرام چارە چییە؟ ئەوە دەبینیەوە لە توانامادا لە کردومانە. پشتیوان بەخواش واز ناهێنین هەتا نەگەین ئەنجامێت. هەوڵ دەدەین. دەی بەنا بەخوا دەی هەسە ماندی بڕۆی سەعاتی خۆت بکە. زۆر ماندی بڕۆی سەعاتی خۆت بکە. والله مامۆستا نازانم بڵێم چی. توی براکەیەتی و زۆری خۆش دەوێ پێویستی بە دڵدانەوە هەیە بەس مامۆستا هەتا خوا لایەک بەلایەکە ئاخا ئەگەر فاتم هەرچێکی پێویست بوو حەزەکەم پێم بڵێ. نا کاکە سوارە نا بەس ئێوە خۆتان دڵتەنگ مەکەن پشتیوان بەخوا هەموو شت بە کەیفی ئێوە دەبێ مادام ئێوە ئینسانی نەجیب و داوێن پاکن.
خوا بۆ خۆی شاهێدە کچە چۆن لە ماڵی برای هاتۆتە دەری هەروایە و تا ئێستا بە حرامی دەستم بەردەستی نەکەوتوو دەزانم ئەو ماوەیەش کە لە ڕێگا ئەماینەوە ترسی خوا و جیرانەتی و ئابرووی ئەم بنەماڵم کردووە پەرژینێک لە مابەینی هەردووکمان مامۆستا ئێمە لە ناچاری دووچاری ئەم هەڵە گەورەیە بووین خۆزگە بەهات باە سوارە خۆزگە تا منیش یەک دوو قسەم لەگەڵ بکرد باە بەڵام مامۆستا باپی لێرە نییە خوای لێرەیە ئەوش حەزی نەدەکرد مەسەلەکەی من و فاتم چارە نەکرێت بەڵام مەڵی چی قسە و پەلاری هەندێک کەسی ئاوایەکەمان وای لە ئێمە کرد کێمە دووچاری ئەم هەڵە گەورەیە بی خۆزیە لە قسەی و خەڵکی ئاوایی دەرمەدەچوون و نەدەهاتم بەڵام چارتیە سوارە بەڵێ مامۆستا کوڕم با پیر مقصر بووە مادام دەیزانی ئێوە یەکتریتان خۆش دەوێ نەدەبوو یەکجار وا دڵڕەق بیت چونکە خوداش قبول ناکات هەروەڵا دەیزانی مامۆستا چاک دەیزانی زۆریان پێگوتم بەڵام بەداخەوە ڕێ ڕاستیم لێون ببوو ئێستاش ئەوە دەرگایە سوارە دەتۆش هەست ڕاگەر بزانە دەرگایە وەڵڵاهی ڕاست دەکەی مامۆستا ئەوە کێیە؟ منم چێ؟ دە تۆ دەرگا بکەوە ئەو کاتە دەزانێ من چێم ذاتی خوا باپیرە مامۆستا چیم پێ وتی؟ باپیر سوارە تۆ بڕۆ پەنایە ئەمە دەچم دەرگای دەکەمەوە نا مامۆستا تکار لێکم مەسەلەکە پەیوەندی بە خۆم و خۆم دەرگاکەمەوە بڕۆ ئەو پەنایە وەختی وێ نییە فرمو كاكا باپیر فرمو فرمو ليه يا الله فرمو يا أخو بخير بي كاكا باپیر فرمو دانشە پشوەچی بدە کاکە باپیر خوا عزیز فاتم لە ماڵی مامۆستایە فاتم لە لای ماڵی منە مامۆستا ئەمن ناڵێم کوا فاتم دەڵێم عزیز کوا عزیز بۆ بڕیار بێت ئەو پێشی من دەرسووە نەوەڵا نەگەشتووە دەترسم لە چی؟ لە ڕێگاوبان ڕێگایکی زۆر سەختە بە تایبەتی لەم کاتەدا ئەگەرێکی زۆر شارزانی بەڕێ دەرناکە گوێ بگرە سوارە ئەوە بزانە من بەو سەرمایە ئەو هەموو ڕێگایم نەبڕێ لە بۆی وا بە ئاسانی وازت لێ بینم ئەگەر بە تەمای شتێک نەهات بم ئەو شتەش خۆت زۆر چاک دەزانی چییە بەڵام کە هاتمە ئێرە و
نەگەیشتنی عەزیز بڕوا بکە هەموو شتێکی لە بیرکردنەوە. لەگەڵ ئەوەشدا بەیانی ئامادە بن با بگەڕێنەوە بەڵکو سۆراغەکی عەزیزمان دەست دەکەویت. دەخوا ڕاوەستاوت کە بۆ خۆت و پیاوەتیت. ئەمەیە نیشانەی پیاوەتی و ئازایەتی. ڕۆڵە وەرە دەستی بخەمەلی وەرە دەی کاکە باتی خوا شاهێدە فاتم ئێستاش لە پڕی گوڵ ئەزانم هەموو شتێکم لە دەرەوە گوێ لێبوو. لەگەڵ ئەوەشدا بەیانی ئامادە بن با بگەڕێنەوە بەڵکو سۆراغێکی عەزیزمان دەست دەکەویت. السلام عليكم. كاكا ماشي اللهم صل على اللهم صل على شوف يكون ماشي مو مصطفى اللهم صل على ملا بزانه یەکێکی بنێرە ئەو چیژەی لەگە خۆی بباتەوە لای مارینگۆ خەمن نەبینە منە مەحموود ڕەسوول کوڕم وەرە بەرێ مامۆستا وەرە فاتمی بگەینە مارینە باشە بەرێ مامۆستا بەسەر چاوە باشە مامۆستا خۆ بەخێر بێنەوە خداحافظ کە یا ڕەبی ئێ کوولە منداڵتان کوولە با پیریش کابرایەکی زۆر نەجیبە جێژان بەخۆشم نەبووانی چێوە دەچی وە دیاری والله شكو عايشين دربي بيريسي يا الله يا أخو بخير بينا فرما مصدق دي يا ربي
خير بين ايه عازي اتوكل عازي والله قال باش ما مستمع ما اتوكل تمام خوي وعافك يا ربي يا ربي هرباش بكل من يا امين يا ربي امين والله قادر مسألة عزيزي زور سيدة والله ما مستطيع مش وشي ساو ما بعزيزي نكت ودنياشي لدو قرأي ايه واتسن عزيزتان ديتيو ايه مشهر اوانت هو تدريسه براسته اري والله ما بحاجي قادر براستي ما امنيش كجيشت ملاي سواري وام دزاني عزيز جيشتي وتوي كتي بدا خوا نا عزيز جيشت بو نهيتش خو اخيرك اي باشا برسيارك سوراغك كاسك والله تخسيري ما نكردو اوان دي كوات تواني بمان وباران ريدابي قراينا بدواي هتا تواني بمان السوراغ ما نكردو مش واش ما بن ان شاء الله يزنابي خوا قوريه ان شاء الله والله جماعات كجيشت ملاي سواره ووتي كاكم نجيشتيا ايه برواتان بو خواي هبي صاوم تاريخ بو والله ويا باب هر بزاره شي سوكم شكا وي الله يا بابا كولا كونا جيشتيا قوتينا والله نجيشتيا ليه باشا اخر او بيشي من بري كود قوتي بخواي نمديسيو او جماعات ناس انا مسبرين دابيني شوارع اولا سايو دابيني دي استاكاتي اوانيا برون بقنا مالي بشوي بدن ايه قرني دواي بيلي لكينوا دي سوارة توش برو بقى مالي وميلة من دالكان عاجز بن هر بزانا بديارك عزيز ما مستمع محمود بلي سندي بيمانغوتو لي باراينوا كربابي باشتك هليرة ببريتوا بابا بيرز بو عنادنا كا ايدي شي نداي ونداي عناد قاد عادي بلا ما مستمع جماعات بلي او با بيري دبينن بلي بياو بو خواي بلي ايه اوي من لو با بيرم دي ليس انسانكم ندي اشهد بالله با بير انسانك نزيري نيا مرو بيشي اواد الفاكو بالرعمة باور بكن جماعت او روجي كجيشتا اواي بيش هموشتي لعزيزي بسيارك اوها اري بس سيتو بخواي بابا باپیر پیاوچی زور باش آفرین باپیر به خدای پیاوه 10,000 رحمه لداک و بابت ولا هاتي وش فين قوتي عمين دمزاني مالك الدنيا فاطمي بيسيرني او ما صاش موش تدايا مزيد هاتيكو اول تيبريتسه تيدا قيت ظلم حاجي بس خوتي لي خشين دكي والله كزلت ملاقة حرو جلس بزمش وش الشيطان قابلة من أغسرم لبر حتى سبيكر ديا دا والله زور زاني وشبع بيدي نبو ناشبي والله بابي بياوش قلق باش بابا سربرسك خواي بينا مزيد سيدي غيبتي بابي نكلك نمن والله هردو ساعد كورة لك أنا مكسوي إيه بابا خود سمان نقوتوا سمان توا نو زيادة يعني تبريسه بتجشت إيه دا باشا عزيز سيلي هات أزاي أو زبابي سبقا كل أقصد لك نمن كرتيب مزيد لكن خلش آواي نكيها تيجيشكي نا بابا نا ما دام أتولى سربا بيريو ها بشيبيو دبي خلشي قندي خلقسان هلا قلنا كري
هەر دەڵێ هەموو قەوم و قیلی یەکترن ئەدیسە ئەگەر پێ حەقیقەت هەموو خزمی یەکن ئای براينا ايوا لو باڕۆژیەدان کە باپیر عەزیزی نەدیتی بی باوەڕ ناکەم قەت باوەڕ ناکەم باپیر ماری پێ لە جگا زۆر زانی وەکی خۆی نییە هەرێ وەڵڵا زۆر زانی وەکی خۆی نییە دوایە لە سەد ئاوی دایە و قاپی تەڕ نەبووە هەرێ وەڵڵا چت گوت ها چت گۆرێم قەت باوەڕ ناکەم ئەگەر بەم چاوانە بیبینە نا 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 باپیر ئەم هەموو ئەزیەت و مەشەقەتەی چێشت بۆ ئەوەی بگاتە من و فاتم لە کاتێکە دەیتوانی زۆر بە سانایی تۆڵی خۆی بکاتە دەنگیش پێ نەکردم تەنانەت کە زانی کاکەم نەگەشتووە نا نا بۆی نایبێ هەرگیز بیری وا بە خیاڵشما بێت خەڵکیش با بڵێن چی دەڵێن گرنگ نییە هەرەن چەند کەسانەش بوون بوونە هۆی بوونی ئەم کارە سادە ئێستا ژیانێ گومان بخەنە دڵم و تووشی کاتە ساتێکی ترە بکەن نا نا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير إمام مصطفى. خوا موفقتك. سوني بافيش. والله ودبيني إمام مصطفى الحمد لله. زور باش الأخوة بزيابي. الحمد لله. بافير. تيمنا جيني تيتا. أوي تو ديكي كز نايكا. بۆ وا دەکەی کە خەڵکی ئاوایی بەڕاستی لێت بکەونە شک و گومان والله لەوەی زیاتر مامۆستا وانییە باپیش تۆ بە هەڵە چووی سەد خۆزیە مامۆستا من بزر بوومایە و نەک عەزیز بزر بایە وا ببمە
ببمە هۆی دڵگیری خەڵکی ئاوای مامۆستا تۆ بۆ خۆت وا لێک دەدەیتەوە کەس نەوای وتوە نەواش دەڵێ وەڵڵاهی مامۆستا ڕاستە من پێشترێ هەڕەشە و گوڕەشەم دەکرد بەوەی کە تۆڵە بسێنمەوە بەڵام مامۆستا بەوەی ئەمەی خەلق کردیە کە چوومەکن سوارەی و چاوم بە سوارەی کەوت و گوتی عەزیز دیار نییە و نەهاتوتە ئێرە ڕوا بکە مامۆستا هەموو شتێکم لە بیر چوو تەنها ئاواتم ئەوە بوو کەوا عەزیز سەلامەت بی و بە سەلامەتی بیبینەوە ئەویش مامۆستاوە لە بەختە ڕەشەکەی من بێ سەر و شوور نازانم چ بکەم مامۆستا ئەی سوارە دەبینی؟ بەخۆی مامۆستا ئەغڵب ئێواران دەسمەکنێرێ وەڵا دەیبینم ئەی ئەو چی دەڵێ؟ وەڵە مامۆستا ئەویش کڕە نازانم چی لێ تێ ناکەم خۆ هیچ نەبیستوە لە تەرەف سوارەی خێر مامۆستا خوا قبول ناکە هیچم نەبیستوە بەڵام سيدي ساسما فاتم سؤال فاتم مالك لخذوا نبي ما نقوم وين براسها والله امن جيمتك كبابي بوز ايدا بينم نازانم بكفي باور بكم نادر دوێنێ زۆر چاوم لە ڕێبوو ئەمود ئەو ڕۆگاتە زێ هەرچۆنی بێ من یەکسەر نەچوومە ناودەیەکە بۆ سوکە دوو دێ هەبوون بەم نامیشانە زامن سوومە دیەکەی تریان لەش پێم وتم ئەم دێ هەونیە و شوشمە سەر هات زا ئەوشم لە ماڵی مامشێخوا بردەسەر دوایانی زوو بۆی دەرچوو لەوێژەوەی مرازم بوو دیت من دیەکەش زۆر هێم لەسەر خۆ بوو ماڵی عەزیزیشم دۆزیەوە و سوارەی برایم دیت ئاوا وهات بخير ويا اخو فيلم السلام عليكم لا انت بخير ويا اخو فيلم فيلم كاتب له بخير ويا اخو ساعة تخرج ويا اخو خير كاتب له بخير ويا سوارة ها بابا او عزيزة نا الريبوار بلى الريبوار بابا بخير بي سرچاو بخير بي وازانم لەخەویشم کردن بۆشەوەی نابرانا ماڵی خۆتە یاخوا بەخێر بی سوات بکەم بەس کاکە براوا دیارم دوور و هاتوویت و بێگومان برسیشتە با لقمانەکە بۆ حازرکەم عەزیەتە برا عەزیەت نییە سەرچاوم جاوەک و پێشینان و تیوانە میوانی ناوەخت خواردنی لەسەر خۆیەتی وایە بەڵام پیاوی برسی لە هیچ ناپرسی بەخێر بی سەرچاوم بەخێر بی ساوت خۆش ویاخۆ
بخير بياخو استاذ خۆش بياخۆ خۆش بياخۆ ئەم میوانە بەم ناوەختا شتێکی لە دوایە وارزم جنابت کار عزیزە وانە برا بچووکت سوارە بۆ دەپرسی وەڵای وە کاتم لە دەستکەمدا پرسییم ئەو ماڵەشێ وتێ ماڵ کار عزیزە جا لەبەرەوە عزیز برا گەورەمە بەڵێ ئەی دیار نییە وەڵی چۆتە سەفەر هێشتا نەگەڕاوەتەوە یان لەگەڵ یەکترانە بەڵێ لەگەڵیشی پرسیارکردن عیب نییە وانە فەرموو ئەی لە نابە دەژنی تێناوە وڵی تازە خەریکم مبارەکە ئینشاءالله موفق بی زانە بەرەوە ژۆم لە منداڵ نوشتی وانە ڕاستیەکەی ماوەی مانیەکە مارەم کردووە هێشتا نەمگواستێتەوە مبارەکە ئینشاءالله چاوەڕێی عەزیزی برامەکەم بێتەوە مبارەکە ئینشاءالله موفق بی سەلامەت بیاخۆ بێ زەحمەتان لەگاڵم لۆ ناینی بەسەر چاوە ئاوا نادر بەڵێ ئاوها باشە نادر ئەدی ئێستا تەکبیرێکرد لایە بەڕای تۆ بیکەین بەیانی بیرێکیە دەکەمەوە بەڵام مەسەلێم گەڕە زۆر ماندوومە شۆ بوودا حەقتە ماندووی ئیسراحەتی خۆت بکە حەقتە ئەجاوە چی پێم گوتی بە تایبەتی لەو فەسڵەی هات و چۆکردن لەو ڕێگایە زۆر پەسڵتیە دەبی لەبەر چ بێ لەبەر گەلە گورگ و دڕندە و شتیوە ئەوانش کە برسی بوون بە گەلە دەگەڕێن لە دوو نێچیر و شتیوە دەدار هەیە پیاو ئەگەر زۆر چەپووک و لێ هاتوو نەبی لەوانەیە گیانی کەوتە مەترسی تۆغڵی کاکەم بەخوای ئەم نیژمە بەستم هەر لەوەیە و ترسیشم هەر لەوەیە ساو جۆربی خۆشی لە ترسی لەمە هەبوو باشە خۆ بێسەگ نەبوو تەنها خەنجەری لابوو هەتا پێم وت بێسەگ چۆن ئەبی ملی ئەم ڕێگایە بگری وتی ئەم خەنجەرەم کفایەتە فەرموو چێە؟ چێ لە ماڵەیە؟ سەرین تۆی فەرموو بەڵێ منە فەرموو کاکە فەرموو السلام عليكم. سلام. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بيك. سوري كاكا. بخير بيك. بعد من كويت. باشي. بخير حتكو. بس ما ذكرت سلامة بيك. عمل خير خوش بيا ربي. سلام بخير مش وجدي هذه. براستي سيدي أقسام كذي قصكم برجيك كتيا. نازل شو بيدك شيء دەبیلێ کوڕم بیلێ کەسی غەریبمان لامیە دەبی چ بەرجێ کەوتری ئەوەی ڕاستیوی دەقسام کەمالت بە قوڕنەژیرێدا دڵم تەکە کابراشی توتون فرۆش خەڵکی ئەو سرەوەیە وا لە ماڵی ڕەحمانی حاجی کەریمی شتێکی زۆر سەیری ژێراوە ئەگەر وابی ومێت هەیە سەر و سۆراغەکی کاک عەزیز ماسی بکەین والله باسی کابرایەکی دەکا بەڵێ 2 هەفتە لەمەوبەر بردیتیانە گوندەکەی خۆیان لە سیای هەڵدێرایە دەڵێ خەڵکی ئەو ناوچەیەشە والله سەلیم ئەگەر ئەو قسەیەت ڕاست بی مزجێنێکی وات دەکەوی کەوا هیچ نرخینێت ئەرێ بە قوربان نەیوت ماوە نەماوە واللهی بازی ئامینە باسی مردون و شتوای نەکرد باشە لێرە ماوە بەڵێ ئێستا شەر لەوەیە
ئەدی چی گۆت بە قوربان دەهاتە سەرە و سۆراغەت بزانە و پیاوەتی لێ نەهاتی لێ سەلیم باپیر دەی بە قوربان تابم دەی خێرا دەبڕۆن دەی خێرا بە خێرتن خواتان لەگەر بی خوایە خەبەرەکی خێرێ بینەوە هاوارە کوڕیچە کەمان لێ بۆ خوری يا عزيز هاك جان بخير بيتو بخير بيتو شو صار جاهز شو كيف حال بخير بيتو ماشي ويا وداك بخير بيتو يا اخو بخير بيتو كاك بابا وكاك مكاك عزيزه والله يغني والله امن هدي الدنيا بخير بهذا والسيد انا والله كورينا زۆر سپاس بۆ خوا من سەلامەت خۆ دەبێت سپاسی ئەو دوو برایانە بکەن نادر و مەولود خوا موفقیان ئەگەر ئەوان نەبان جارێک چاوتان بە من نەدەکەتەوە لەم ئاوایە تو برایمەی ماڵتانەوە مەمنونی باوکم
بەڵێ کاکە عیباتی کاکەبافیر وەردام لە باخچەیە بچم مای کەم نالیکە تۆ باوکم و نادر مورد بەرەما بڵێ من دەمەوێت خۆم بچمە لای